بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێ چەند پرسێکی گرنگ تایبەت بە داگیرکاری لە بواری زەوی هەروە مافیاکانی بواری زەوی وزار و جیاوازی داگیرکردنی زەوی لە نێوان هەولێر و سلێمانی هەروە پرسی دەوڵەمەندبوون بە یاسایی وەبەرهێنان و چەند پرسێکی تایبەت بە مەسەلەی موچە و وەستانی پرۆژە خزمەتگوزاریەکان دەکەین. کاک عەلی سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا باز لە مافیاکانی بواری زەوی وزار دەکرێت بە دیاریکراوی ئێوە چەند ساڵە بەراچووندا دەکەن ئەو مافیانەی کە هەن لە بواری زەوی وزارە لە سلێمانی بێ لە هەولێر کێن ئەو مافیانە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاو ڕێزم بۆ جەنات و میرەبان. سەبارەت بە چەمکی مافیا لە دەرەوەی دەسەڵاتی پارتی یەکێتی مافیا لە کوردستانان نییە. یعنی مەسەن بۆ نمونەوەکو چۆن لە وڵاتێکی وەکو ئیتالیا یا مەکسیک یا ئۆروگوای کوێ گروپی مافیایی ئەوانە نییە لە کوردستانە. ئەوەی ئیشی مافیایی کردووە سوڵتەی بەکارهێناوە یا هێزی ئەمنی و سەرباسی و حزبی دەسەڵاتداری بەکارهێناوە نەکەوەی کۆمەڵە خەڵک خۆیان لە دەرەوەی حزبانە زۆر بە قوت بن و بتوانن مافی ناشتیوانیە لە کوردستانە. بۆیە ئەوەی کە کراوە بۆ نمونە سەبارەت بەو زەویانەی کە وروشێنتە هەمووی بەناوی فەرماندەیی هێزی پێشمەرگە و جەتیرۆر و دەستگان ئەمنیانەوە کراوە لە ڕابردووە. خۆ خەڵکیان لە خۆیوە نەچووە بڕوا زەوی بێنێ و مەترمەتریکا و بیفرۆشە شتیوانە بووە. ئەم موئەسەسانە لەگەڵ شارەوانیە کۆنتاکتیان کردووە زەویەکانیان بۆ خەت کراوە و تەخشان و پەخشانی پێوە کراوە. باش کەسانی پلەباڵن ئەو مافیانەی کە لەم ڕۆژانەدا تا سەرۆکی شارەوانش باسی لێوە کردوون و لە هەردوو دەڤەرەکە هەن یان تەنها لە سلێمانی ئەو مافیانە هەن. طبعاً مامەڵەکردن بە زەویەوە بۆ دەوڵەمەندکردنی چەند کەسێک لە هەموو کوردستانە هەیە. بەڵام لە هەولێر زۆرترە بۆ لە فۆرمی وەبەرهێنان ئایکرێیە لەبەرەوەی زەوی زۆرترە و بەهای زەوی زیاترە بەهاکەشی زیاترە. ئەوەی لە سلێمانی کرا فەوزایەکی خراپ بوو. یعنی من هەموو بەرپرسانیشم وتووە تا ئێستا نزیکەی 65,000 مەتر 65,000 پارچە زەوی مەتر کراوە و بەبێ هیچ ئەمرێکی وزاری و بە ناقانونی و تەخشان و پەخشان و فرۆشتن و خەڵکی پێ دەوڵەمەند کراوە و تا ئەخیر. باشە ئەمە ماوەیەکی تر ئەڵێن ئاو نییە، کارەبا نییە، ئاوەڕۆ نییە، خەدەمات نییە، تاپۆ نییە. جا بزانە چ کێشەیە دروستەکە. بزانە چ کێشەیەک دروستەکە. طبعا ئەمانە چیانە کرد کاکە حەکیم بۆ نمونە ئاهاتن بە ناوی کە سوکاری شەیدانی شەڕی داعشەوە 600 نییە بەنای ئەم 600ەوە هەزارانیانە برد بە ناوی پێشمەرگەیەکی کە مندامەوە چەندینی تریانە برد. یعنی فەوزایەکی منەظەم بوو. بەڵام بۆ نمونە لە هەولێر چۆنەیکەن. ئەم ماوەی ڕابردوو من زۆر قسە و ئیشم لەسەر کرد. زەویەکی نایە بەرامبەر مەتار هەبوو 680 تۆنم. یعنی زۆر مهم بوو شوێنەکەی. لەبری ئەوەی بە قانونی فرۆشتن و بەکرێدانی موڵکی دەوڵەت بفرۆشتێ و پارەکەی بکرێ بە خەدەمات چیان لێ کرد؟ هاتن کردیانە پرۆژەی پاڤیلۆنە چییە؟ ڤێلایەک 2 بۆ 4 ملیۆن دۆلار کە ڤێلایەک 9 ملیۆن دۆلاری تێناچێ لەما ملیارێک و 616 ملیۆن دۆلار قازانجەکەن. واتە بەم قوتعا هەمان هاتن چیەکەن ئەمان مۆڵەتێکی وەبەرهێنانیە دەنێ شارەوانیەکێ دەنیە ئەیکەنە زۆر زیاتریشان دەسەکەوێت لەوەی سلێمانی. باڵە ئەمە نمونەیەکە لە دەیانی تر مەسەن دوێنێشەوە من بڵاوم کردوێتەوە زەویەک بەرامبەر هوتێل ڕۆتانە کە لایەکی 40 مەتریە لایەکی 100 مەتریە لایەکی ڕێی مووسڵە زەویەکی زۆر نایە بە باکە 600 ملیۆن دۆلارە ڕێک تەخت. هەروە بە ناقانونی بە موڵکی سەرف تاپۆیان کردووە لەسەر کەسێک. طبعاً کەسێک نییە لووتکەی دەسەڵات نەبێت کەس حەدی نییە نزیکە و زەویانە بێتەوە لە هەولێرە. ئەمان تێنە فۆرمێکی قانونیە دەنێ. بەڵام لە نەتیجا بردننی زەوی کوردستانە بۆ دەوڵەمەندبوونی چەند کەسێک یەکیان بە ڕێ قانونی یەکیان بە فەوزە. باشە
بەسکە علی ئەوەی لەسەرەوەی هەولێری زیاتر قسەکەن بەزەوەی سلێمانی 65,000 پارچە زەوی ئەو لە ماوەی 3 ساڵە بەڕێزت باس لەوە کرده بوو هەندێکیان سێ چوار جاریش فرۆشراون لەم سێ چوار کورە فۆرم خۆ من نە تاپۆی هەیە نەینی هەیە کاکە من دایان فۆرم لایە بە ناوی فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە هێزەکانی هەفتاوە بە ناوی دژە تیرۆرەوە فۆرمیان بۆ خەڵک کردووە بۆ خۆیان و زەوی بەرێ و بڕوا و تاو کەک شوێنی مزگەوتی تایە شوێنی باخچەی ساوایان قوتابخانە بنکەی تەندروست لە ڕاپەڕین لە نزیک مەتار لە هەموو ینی باشە ئەی باسی هیوادارم ئەم جارە بەڕاستی ڕاگیرا بێت ینی بەڕاستی ڕاگیرا بێت هەر باشە هەر باشە پێ دوایە بەڕاستیان بێت ئەم جارەیە خود لەو هێز جوڵانە هیچ کراوە هیچ شتێکی ئەو تۆ کراوە وەڵی کاک حەکی من ئەوە ناڵێم ئێستا کاک پافڵ ناڵێ من نەتوانم ڕایگرم واڵێ وانە بەڵێ وانە بەڵێ بەڵێ کەواتە بکرێم جارە ئەوە ئەبێ هەموو ماینتر نەڵێن مافیا و نەڵێن مەسوول و نەڵێن ئێستا تۆ نییە لێ توانین ڕاگرن و هەرکێ بێ وای لێگەین و کاک سعدی دەسە بڕێ و ئەمانە کەواتە ئەم جارە ئەگەر بکرێت جگە لە کاک پافڵ و کاقوبات کەسی تر نین چکەوەتان ێڵێن ئەتوانین ڕایگرین بەس خۆت پێ دوایە یانەوەی کە بەراچوون بەردەوام هەبووە ئەم هەوڵە پەیوەندی بە چاکسازیەوە یاخود پەیوەندی بە شتی ترەوەیەکە لە سلێمانی هەیە پەیوەندی بەوەیە کە زیاتر شتەکان ڕکێفی من قەت نامەوێ ئەمێ هەمیشە شتێ بوو ئەگەر ڕاست بێت تەرژیعیکەین من ئەزانم خۆزگە پۆلیس بیتوانێ ئەمە بکە خۆزگە محکەمە بیتوانە ئەمە بکە خۆزگە بەڵام ئێمە لە واقعەکان نەزانین سوڵتە لایشی هەیە کاک حەکیم هیچ بیانوێ نییە بۆ ئەوەی ئینسان پشتیوانی ئەوە بکە کە ئەم مەترمەترێنە بکرێ ینی کاکە خەڵکە بۆ بەرپرسەیە بای 40 ملیۆنی فرۆشتەوە دۆلار بۆ کاکە بۆ بەناقانونی و سبەینە فەوزا و دەیان کێشە بەڵام موظفەیە 30 ساڵ خزمەتیە پارچەی زەوی وەرنەگرتووە ئەنی مەبەستم ئێستا ئەمە کراوە ئەبێ کەوکوژی ئێمەمانان بۆی دانیشین باشە بزانین ئایا بەردەوامە لەکوێوە ئەڕوا ئەم جارەکە گەرکرا کێ لێ کەواتە کێیە سەرۆک و جێگری سەرۆکە باشە ئەوەی کە بەڕێزت خەمڵاندووە داگیرکاری لە سنووری سلێمانی بەهاکەی بە چەندە خەمڵێنرێت بە نزیکەی چەندە بەهای ئەو زەویانەی داگیرکراوە ئەم 65,000 ئەگەر وای دانەی بە 2 دەفتەریش بێ ئەکاتە 130,000 دەفتەر دۆلار واتە نزیکەی ملیارێک و 300 ملیۆن دۆلار ئەگەر دانی هەردانەیە بە 2 دەفتەر بێ کورە کاکە با ملیە کاکەگیم کێشە پارە نییە کێشە ئەوەیە لە تەریخی حکومڕانی کوردیا شتیوا بوونی نەبووە یەکێ بۆ خۆی بێ زەوی بەتر کاو بیفرۆ نەبووە نەبووە شتیوا نەبووە هەبووە لە چوارچێوەی گشتیان ڕوکنێکیان داوە بەم 2 ڕوکنیان داوە بە و 4 قوت عەباستە درا بە کۆمەڵێک خزم بەس ئەمە نەبووە بە ئارەزوی خۆ بیدەی لەبەری و بیبیت و مەترمەتریکەی باشە ئەی باز لەوەکەی کە نووسراوێکی پارێزگاری سلێمانی هەبوو بێت ئەوە دروستە و کراب کەڵکی لێ وەرگیرا بێت بۆ ئەو داگیرکاریە بەڵێ ئەو نووسراوەی ساڵی 2019 طبعا ئەو بابەتەی کە پارێزگاری سلێمانی ئستینادی کردووەتە سەری بە هیچ شێوەیەک ڕەبتی نییە بۆی نابێ ئەو بۆ شوێنی سەربازیەوانەیە نەک ئاوا زەوی مەتر کرێ و بیفرۆشێ و ئەو نووسراوە استغلال کرا بەکارهێنرا بۆ ئەوەی 1000 پارچە زەوی ببرێ خۆی زەوی چۆن دابەشەکرێ ئەبێ ئەمری وزاری و ئەنجومەنی وەزیرانە بێ دواتر ئەڵێ بڕیارماندا بۆ نمونە بە تەرخانکردنی 200 متر زەوی بۆ هەریەکە لەم ناوانەی خوارەوە بە فلان دەست پێکەوە بە فلان کۆتاییەت ناوی سیانی لەگەڵایە نەک ئەوەی نووساوێ بکەی بۆ هێزی هەفتە هێزی هەفتە هێزێکی حزبیە هێزێکی حکومی نییە نووسا بکەی بۆ هێزی هەفتە بۆ ئەوەی زەویکەن و ئەوانش ئەم نووساوانە بەکاربێنن لەم سەر بۆ ئەو سەری سلێمانی لەکوێ زەویان بینی وێرانیکەن باشە خۆت لە پارێزگاری سلێمانیت پرسیوە بۆچی ئەو نووسراوی کردبوو پێشتر
طبعا بیانمەکەی ئەمانەوە بووە بۆ کە سوکاری شەیدان بەڵام بۆ کە سوکاری شەیدانی شوازەوی تەوزیع ناکرێ ئەبێ ئەمری ئەنجومەنی وەزیران وەزارەت هەبێ ناوی سیانی وارس دیار بێ لەکوێ زەویەکەیە دێتێ ڕووبەر دیار بێ نەکەوەی دەستی هێزەکانی هەفتا بکرێتەوە بە ئارەزوی خۆیان چیەکەن بیکەن باشە ئەی سەبارەت بە کەسیش دوای چاودێری نەکابزانێت چیان کردووە بەڵێ سەبارەت بەو پرۆژانەی کە هەبوون لە دروستکردنی جەمەلۆن و پێشەنگاوە تا گواستنەوەی گەراجی کۆنی بەغدا دیارەوانش ڕادەگیرن ئەو پرۆژان ئەو هەموو پێشەنگای ئۆتۆمبیلە کە دەیتە ناو سلێمانی دروست دەکرێت ئەوانە چین بڵێن نەخێ کاک حەکیم دوو جۆرە ئەمانە بەشێکیان بە ڕێگە قانونیەکەی هەولێر کراوە کە باسم کرد ینی مۆڵەتێکێ دەنیە لە شارەوانی لەوە بەرهێنان لە دەوائری ژینگە کارەبا دەوائرە خزمەت گوزاریەکان وەیکەن واتە ئەمە بە مۆڵەتە کرێ بەڵام ئەم مۆڵەتە بۆ هەموو کەس نییە بەڵام بە قانونیە تێگەی وەک چۆن وتم زەویەکەی هەولێر بایی ملیارێک و 616 ملیۆن دۆلارە بە قانون وەریان گرتووە بەڵام بە قانون ئەمە بۆ تۆ نییە بەڵام بە قانون بەس بۆ ئەوەیە تێگەی چییە؟ مەسەلەن بۆ نمونە ئەوەی کوڕەکەی وەزیری پێشمەرگە بە قانون کردویانە بەڵام بە قانون بەس بۆ ئەوەیە باش مەسەلەن پێش دەرگای سلێمانی بە هەردوو بەراکراوە بە معرەزی ئۆتۆمبیل پێشەنگای ئۆتۆمبیل 15 دەفتەری تێچێ و ئەیدەن بە 50 دەفتەر هەر یەکە 20 دەفتەری خێری تیاکەن و 100 دانە بکە 120 دەفتەری 2000 دەفتەر ئەمە بە قانونەیکەن بەڵام و قانونە بۆ هەموو کەس نییە باڵە ئای گواستنەوەی گەراجی سلێمانی کە خەڵکێکی زۆری هەژار لێی زیادمەند بوو تاوانەوە ئێمە باسیشمان کرد ئەوە بۆ ئەوە بوو بیکەنە معرەز دە معرەزە دروستیەکەن لێی ئەوزەم لە 85 بۆ 93 دەفتەرە بەڵام سەدان هەزار کەسیان سەرگەردان کردوانی خۆی ئەزانین چۆنە کاک حەکیم ئەمانە لەبەرەوەی وەکو خەڵکی ئاسایی ناژین لە ئازارەکانی خەڵک تێناگەرت یعنی یەکێکش لە ئازارەکانی خەڵک تێناگە قەزیە نییە لای نازانێ چەند قورسە لە چەمچەماڵەوە بێی بۆ سلێمانی لەو گەراجەوە بچی بۆ ئۆرزدی لەوێەوە 15,000 بدەی بە تەکسی بێیتە تۆ سەریکە بە 3-4 لە چەمچەماڵەوە دەی بۆ سلێمانی بەسە 15,000 بدەی بە تەکسی چاچی بۆ لای دکتۆر و 10,000 کە بدەی بە تەکسی تا دێیتەوە ئەمە نییە خۆیان ئەمە ناکەن نازانن لە هیچ کوێی دنیا نەبووە گەراج لە مەتار دوورتر بێ بەڵام ئەم شتانە قەزیە نییە لایانی قەتەوان توزان وەڵای سلوانەیە نەزان گەراج بۆ چێ بەخوا لەوانەیە نەزان ینی لایەن سیر بێ ینی چۆن بسوویەکە سواری پاسێکە بن و بەم جادە خراپە و تااقەتیانێ ئەوان فێر نین بابە بۆ هەولێریش بە کۆپتەر زۆر جارات شوەکەن باشە طبعاەوە سەرۆکی هین ئەوانەی هەولێریش دێن بۆ سلێمانی زۆر جار بە کۆپتەر دێن ینی هەردوو سەر باڵە باشە کەمتر تاسەکانیش دەبینن گەروا بێت کۆپتەر کووا تاسە هەیە زۆر باشە سەبارەت بە بڵینەوەی هەولێر بەڕێست و کاک سۆراومەریش بەڵگەیەکتان بڵاو کردبەوە سەبارەت بەوەی کە زەویەک دراوە بە کەسێک بە 446 متر بە کەسێک لەوەرەقەیە کاک حەکیم بە کەسێک نەدراوە بە کەسێک نەدراوە کاک حەکیم بە بەڕێوبەری کۆمپانیای ستێر دراوە ئەنی بۆ هەموو کەس نییە و کەس وەری ناگرێت کورە نەوەڵ بەس شتی وا هەبووە کاریەوە من بە لە 100,000 قازە من بە لە 100,000 قازان جێی کردمەوە بەس هیچ شتێک کە چەند ساڵە بەداچوون دەکەی شتێکی وات بەرچاو کەوتووە ینی 446 متر بە ئەوەی کە بەڕێزت نووسی بوو بە 93 دۆلار پێی بدرێ لە هیچ پێشترەوە هەبوو حاڵەتە بەڵێ ئەوە هەیە بە بەلاشە خۆ 600 دۆنمەکە بە بەلاشە ئەوەی با 600 ملیۆن دۆلارە کوا لێرە ئەوەی بەرابەر مەتار بە بەلاشە ئەو 5,000 دۆنمەی کە نزیکەی بەهاکەی 4 میلیارد دۆلارە ئەوەی ئەیکەن بە یاری گۆڵف وێلای گەشتوونە نزیکەی 8 ملیۆن دۆلار لەوێ 4 میلیارد دۆلار ئاوڕێ حەکیمەزانی عنی چەند هەموو سەرمای ترامپ نێگەشتەوەە هەم بە یەک قوت عەزەوی لە سەنتەری هەولێراوەریە سەرمایەی ترامپ باسی 3 میلیارد دۆلاریان نەکرد باسی 3.2 نەکرد ئەم بەس ئەو زەویە بەهای لە نێوان 4 بۆ 5 میلیارد دۆلارە ئەوەی ئەڵەن یاری گۆڵف نزیکەی
4,000 شتێ دۆنمە باشە نا 5,000 شتێ دۆنمە باش ئەوەی کە بەرزت لە سلێمانی خەمڵاندت بە ملیارێک و ملیارێک و 500 میلیۆن دلار ئەو بەهادەردان ئەوی هەولێر زیاترە یعنی ئەوی بە کۆی گەشتیەوەی هەولێریش هەولێر زۆر زیاترە لە بەڵێ ئەزین چۆرە کاکەکیم لە هەولێر منەتوانم پێت بڵێم تەنیا لە زۆنی ئەوەی خۆیان پێڵێن لێرە پێڵێن زۆنی زێڵ باش زۆر پیشانیە دەنکا و لێر زۆر گەشک تۆ خۆ حکومەت پارێتیا سەرف نەکردووە ئەسڵەن نزیکەی بای 6 ملیار دلار بەس لێوێ بە بزەوی بە بەلاش درراوە ئەتوانم پێت بڵێم لە هەولێرە سەرو 15 ملیار دلار زەوی سەرو زۆر 15 ملیار دلار بەهای زەویەکەی لە سای قانونی ئیستثمارە بە بەلاش دراوە بە شوقە و vێلا ئەوانە بۆ ئەوەی چەند کەسێکی پێ دەوڵەمەند کرێ لە هیچ کوێی دنیا نییە زەوی بۆ سەکەن بەلاش بێ نییە شتیوان نییە شتیوان نابێ شکێ هەمووی ڕەبحەیانی شوقەیەک لە شوقەیە کات 6 دەفتەر قازانجەکە ینی بۆچی ئاوی شێر زەوی وێران کرد بۆ بە بەلاش پێی بدرێ ئەسڵەن ئاساییە بۆ پرۆژەی پیشەسازی بە بەلاش بدرێ وڵاتین تاشکە بۆ پرۆژەی کشتتوکاڵ ئاسانکاری بکرێ بەڵام وڵی بۆ مۆڵ نابێ بە بەلاش بێ بۆ بازرگانی بۆ سەکەنی نابێ بە بەلاش بێ ینی تۆ بۆ مۆڵی دەیتە بەلاش ئەو دوای دوکانێ بە 30 وەرەقەدا بکرێ یان ئێمە چییە؟ باشە یعنی ئێستا سەبارەت بەوەی کە من گوێم لە لێدوانێکی وەزیری پلاندانان بوو گوتی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 840 ملیاریان لە کابینەی نۆ لە پرۆژەکان خەرج کردووە ینی کەواتە ینی بەشی مانگێکی موچەخۆران و بەشی زەویەکیان پارە خەرج نەکردەوە بۆ پرۆژە بە پێی قسەی جەنابەت بێ تەرخان کردووە خەرج کردو تەرخان کردووە خەرج کرد ئەوەی منەزانم نزیکەی 500 میلیۆن دلار بە تێکڕا بەڵێ بە تێکڕا لەم کابینا بۆ مەشارێع خەرج کراوە تەنیا زەویەکەی بەرە تەنیا زەویەکەی بەرامبەر هولێل ڕۆتانا بای 600 میلیۆن دلارە تەنیا ئەوەی بەرامبەر مەتار بە بەلاش برا بای ملیارێک و 616 میلیۆن دلارە ئەم مەترمەترانەی سلێمانی بەم فەوزایە نەکرا بە پلان بکرا 2 میلیار دلار زیاد بۆیە ئەین تۆ سەرکە یەک کەس بە یەک زەوی 600 میلیۆن دلار هەموو خەڵکی کوردستان بە 4 ساڵ 3 ساڵ و 2 مانگ پرۆژە 500 میلیۆن دلار باڵە باشە ئەی سەبارەت بۆی کە دڵی یاسیەوە بەرێنان بۆ تۆی دۆڵەمەندبوونی خەڵک بەس نێنێ کەسێک کە هەموار ناکرێتەوە لە 2006 دەرچووە 10 ساڵ بەخشین لە باشسومات هەیە بۆچی هەمواری ناکەنەوە؟ من لە 2013ەوە لە پەرلەمانم چەندین جار هەوڵمان داوە کە یاسای وەبەرهێنان هەموار بکرێتەوە ڕێگەی پێ نادەن بزنسەکە لەوایە یعنی ئەو کارە سەرەکیەکەوەیە کە لەبەر خۆیان لەبەر قازانجەکە هەمواری ناکەنەوە بەڵێ ئەوە ئێستا شەرکاری پێکرێت 10 ساڵ بۆ نایکە بەخشین لە باج و ڕسوماتە کە لەو یاسایداتوە ئەوە قانون ئەوە قانونە ئەی خەڵکی هەژاری سوودی لێ وەرگتون ئەو پرۆژانە شوقەکان بێ لە سلێمانی بێ لە هەولێر ئەوە بوو لەم چەند ساڵا تەوزیعکردنی زەوی ڕاوەسا لە بەرامبەر وتیان یاسای وەبەرهێنان یەنین بۆچی تانە یاسای وەبەرهێنان وتیان دوو وەزیفەی هەیە یەکیانەوەیە بۆ چارەسەری کێشەی سەکەن یعنی من هیوادارم تۆ بڕۆ بەیانی بە دوواداچوونکە بزانە خانوویەک لە گەڕەکە ئاساییەکانە کە کابرا زەویەکەشی بە پارە کڕیوە وانە بە بەلاش نییە هەرزانەیە شوقەیەک لە بۆ نمونە لە پرۆژەکە جگە لە کۆمەڵێک پرۆژە نەبێ کاویش کوالیەتیان هێچگار خراپە بۆیە شوقەکانیان هەرزانە بۆیە ئەو وەزیفەی لە دەستدا کە یاسای وەربەرهێنان بۆ چارەسەری کێشەی سەکەن بێ وەزیفەیەتر وتیان ئێمە ئەمانەوێ بە یاسای وەبەرهێنان بەشێکی زۆری و خزمەت گوزاریانە لە بری حکومەت کۆمپانیا بیکە پرۆژەکان بە قوتابخانەیان تیاابێ بنکەی تەندروستی ئاگر کوژێنەوە پارک لە 95 بۆ سەرەوەی پرۆژەکانم خزمەت گوزاریانیان تیانە باڵ ینی بەس زیانیان هەبوو دۆڵەمەندبوونی چەند کەسێکیش بە دڵنیایی باشە بەس سەبارەت بە فرۆشتنی زەوی ئێستام حاڵەتە هەیە زەوی بفرۆشن یاخود هەزەوی هەرماوە بۆ خزمەت گوزاری بیفرۆشن لە هەولێر بێ لە سلێمانی بێ ئەوەی کە بەڕێز دەڵێ ئەگەر
بای 2 میلیارد دلار بۆنم لە سلێمانی ئەم زەویانە بفرۆشرا مەبەستی کێ خزمەتگوزاری زۆر دەکرا زەوی زۆر ماوە بەڵێ زەوی نایاب زۆر ماوە زەوی ماوە ینی کورسان خوامی پڕە لە زەوی بەڵام بۆ ئەوەی زەوی بەهایە بێ پێویستە تۆ خەدەمات ڕێوشوێن بگریتە بەر بەها بدەیتە زەویەکە دواتر بە یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵکی دەوڵەت قانونی 2021 هەمانە لە پەرلەمان ئەگەر بەم قانونە بفرۆشی زەویە بێ بەسەر چاوێکی گەورەی داهات واتە بە قۆرخکارینە بەو قانونەی کە بەردەسە ئەی بۆ دەڵێن زەوی کەم ماوە لە شارەکان ئێستش زەوی نایب زۆرە لە شارەکان کورە بێ قەزابی 120 مەتری ئەو لێر هەمووی هەر زەویە 150 مەتری ئەوی زەولێر هەمووی هەر زەویە چۆن وەرە بە وەڵاوەرە لە هەفتەیەکە بای 5 میلیارد دلار زەوی تر لە هەولێر پیشانەدەم لە سلێمانیش لە دەوروبەری 100 مەترێکە بڵێن نرخی بەرزە هەیە یاخود جیاوازە بۆ سلێمانی زەوی طبعا لە هەولێر زۆرترە تا سلێمانی بەڵام لە سلێمانی شەتوانێت دەرفەتی چاک دروست کرد باشە سەبارەت بە بڵین پرۆژەی خەرجکردنی پارە بۆ ڕێگاوبانەکان ناڕزایەتی هەیە زۆر لەسەر خراپی ڕێگاوبانەکان ئێستا ئەوانەی هەولێر پاریان بۆ خەرج دەکرێت خودەوەی سلێمانیش پارەی بۆ خەرج دەکرێت خۆپیشاندانی شەبوو لە دەربەندی خان وەزارەتی ئاوادانکردنەوە باسی لە دروستکردنی دوو تونێڵی نوێ و نۆژانکردنەوەی تونەڵی دەربەندی خانیش کردبوو بەعام بۆ ڕێگاوبانەکان هەوڵ هەیە نێوان شارەکان هیچ بکرێت خۆی بە تێکڕاڵێم حەق نییە هیچ وەزیرێک یا جێگری سەرۆکی حکوومەت یا سەرۆکی حکوومەت بڵێت بڕیارماندا فلان شەقام فلان پرۆژە فلان تونێل فلان پرۆژەی ئاو لە سنووری پارێزگای سلێمانیان گەرمیان یان دەربەنی خان یا چەمچەوە حەق نییەوە بڵێن چکە خۆیان ئەزانن ناکرێ و ئەیزانن ئەمە ڕاست نییە کاکحەکیم ئیتر کە ڕاست نییە خوایتر بۆخت و کەی عاتیفەی خەڵک بدەین و بەڵێنێ بدەین کە ئەزانین جێبەجێ ناکرێ بۆم قسەکەم من ڕۆژانە متابعەکەم ینی خەڵک لە هەڵەبجەوە لە سەیسایە لە دەربەنی خان لە کەلار بۆ ئاوی چەمچەماڵ بۆ پرد و پرۆژەکانی ڕانیەکە ڕاگیراوە سلێمانی هەمووی بە دوواداچوونەکەم و تەلەفۆن طبعا هەموو ئەمانەی کە ناڵێن دوو تو لە حەزێکی بڵێ 24 تونێل دوو چییە بەڵام لە نەتیجا بێ بە چی بیکەی ئەڵێ بێ بە داهاتی سلێمانی خۆی بیکەی بابە لە سلێمانی موچە نادرێ لە سلێمانی مرۆ بڵاومان کردووە بەنزین نییە بخرێتە ئیسعافەوە ئێستا تۆ بە بەینێکەی بە تونێلەکەی لە سلێمانیە پارچەیە حەپی نەکردڕاوە ئەم ساڵ ئەو خەریکە نەشتەرگەریەکانەوە سێن ئەوە خەریکە خواردنی نەخۆش لە نەخۆشخانە حکومەکانە ڕاجی دێ 1970 پرۆژەی کۆن لە سنووری سلێمانیەوە ڕاگیراوە مەسەن بیرتە وتی سەرۆکی حکومەت بڕیاریدا 4 مانگ پێش ئێسا 70 میلیۆن دلار بۆ ئاوی چەمچەماڵ تەرخانکە منار و کاتەوتم سنتێ خەرج ناکرێت سنتێک خەرج نەکراوە تا ئێسا بۆ لەبەرەوەی لە داهاتی ناوخۆڵن داهات نییە بیرتە سێمان پێش ساوتیان 6 میلیارد دینار بۆ ڕێگای کەلار تەرخان کرا کووە ئەی جستەکەی ڕانیە بۆ وەساوە ئەی فلان بۆ وەساوە ئەی فلان ئەی پردەکەی هەڵەبجە بۆ وەسا یعنی هەمووی وەساوە پرۆژەکان لەو سنوورە ئەمەشە چێتە ڕیزیەوانەوە دوێڵێ ئێمە چی بکەین بڕیارماندا بڕیارەکەمان نار بۆ سلێمانی لەوێ وتیان پارە نییە یعنی ئەو دوو حەق نییە ئیتر هیچ وەزیرێ ئەم بەڵێنە بدانە بدا یعنی بەس ئەوەی دەربەندی خان پێ دوای جێبەجێ ناکرێ پارەکە لە هەولێرەوەنی ئیلا لە سەدات سلێمانی دوو تونێڵەکە و نۆژانکردنەوەی کۆنەکەش هەرە بێ لە داهاتی سلێمانی من هەرە بێ لە داهاتی سلێمانی بێ لە سلێمانی شەڵێن داهات نییە ئەی بۆ ڕێگای ئەوە شەر ئێستاوەستاوە ئەو بڵێن ڕانیە سلێمانی بێ سلێمانی کەلار بێت ئەو ڕێگا هەر ئەوەیە هەمووی هەر پەیوەندی بۆیە کە دەڵێن پارە نیە لە 1970 برە سیکە بخوا یەک سوورەی گشتی و پێ فەرم ئێستا بە دەر لەو پارەی نەوتەکەیەتەوە نزیکەی 500 میلیۆن دلار تەوزیعکرێ سلێمانیە بێ لە داهاتی ناوخۆی خۆی 75 میلیارد دینار بۆ موچەی فەرمانبەران تەرخانکە لە داهاتی ناوخۆی سلێمانی 15 میلیارد دیناریش بنێرێ بۆ موچەی دامەزراوەکانی هەولێر دیوانی وەزارەتەکانە سەرۆکایەتی هەرێمە سەرۆکایەتی حکوومەتە فەڕە هەمووی ئەمە بوو بە چەند بوو بە 90 میلیارد دینار
دواز لە پرۆژە و شت بێرە ئەگەر نسریە و ئەو پێداویسیانە بە ڕێکوبێکی بکرێت 40 ملیاری تریەوێ ئەموو بوو بە 130 ملیار نەخێر ناکرێت کەمیان کردوێتەوە بۆ 110 ئێستا مانگی پێشوو ئەڵێم داهات چەند بۆ لە نزیکەی 7 ملیار بووە بەڵام خەرجیمان 110 ملیارە واتە ئەوان ناتوان چیەکەن ئێستا بەزمێکی خراپەکەن زۆر خەتەرە من تاریخیان جێگریسەوەی کە حکومەت بەرپرسە پینە و پەڕوویەکی زۆر ترسناکەکەن مانگی پێشوو موچەی سلێمانی نزیکەی 27 ملیاری عجز بووە هاتوون چیان کردووە بە پارەی نەوتی مانگی پێشویان زووتر لە هەولێر وەرگر پڕیان کردەوە ئەم مانگە عجزەکە بووە بە چەند بووە بە نزیکەی 54 ملیار دینار بە نەوتەکە پڕیەکەنەوە مانگێکی تر عجزەکە بێ بە چەند ئەبێتە نزیکەی 80 ملیار لە نەتیجا 3-4 مانگی تر مۆزەفی سلێمانی موچە خوەرخانە نشینی بەتێکڕا موچەیەکەکەوێتە دوای هەولێر و دۆکەوە شاردنەوە بەڵێ ئەوەیە باشە ینی ئێستا وەزیری ئاوادانکردنەوە لە مانگی 6 لە پەرلەمان و باسی لەوە کرد تەنیا بۆ نۆژەنکردنەوە پێویستیان مانگانە پێویستیان بە 2 ملیار و 300 ملیۆن دینارە بەڵام حکومەت ئێستا 500 ملیۆن دینار بۆ ڕێگاوبانەکان سرف دەکە یعنی ئێستا و خەرجی کە بۆ سنووری سلێمانی چاکردنی ڕێگاوبانەکانی وەستاوە یاخود لە هەولێر جیاوازە بڵین نییە هیچ نییە هەولێر لە داهاتی خۆیەتی کاکحەکیم دۆک لە داهاتی خۆیەتی خۆی لە ئەسڵا ڕاستە بوێ داهاتی هەولێر و دۆک لە سلێمانی زیاترە بەڵێ تۆ 30,000 کۆمپانیامانێ حوتی لە سلێمانیە چواری وەساواتە سێ داهاتی 30,000 کۆمپانیا باجیان بەقەدەر 23,000 کۆمپانیا بێ نەخێر لە سا 72 ئاڵوگۆڕی بازرگانی لە سنووری هەولێر و دۆکە بسوەش لە سلێمانیە چۆن نەتوانی بەراوردکەی بە داهاتەکەیان ئەنی خۆی داهات لێرە زیاترە بۆیە وردە وردە پرۆژە شەکرێ لێرە لە قەدەر ئەو داهاتێک کە هەیە لە هەولێر پرۆژە ئەگەر ئەم لە ڕاستیە بەڵێ مەسەلەن ساڵ 80 ملیاریان تارخان کردووە بۆ تەنمیەی ئەقالی ئەگەر ئەم دوو ئیدارەیە بەم شێوە بەردەوام بێت داهاتت هەبوو پرۆژەت هەبێ داهاتت نەبوو پرۆژەت نەبێ داهات هەبوو بەنزین بکڕە ئیسعافە بێ داهات نەبوو بمرە ئیسعافت بۆ چییە داهاتت هەبوو ئەکرێ ئاوت هەبێ داهاتت نەبووەکو چەمچەماڵ ئاوت نەبێ بە 12 ساعتێ ئەگەر وا بێت حکومەتمان بۆ چییە عنی سەرۆکایەتی حکومەت و پەرلەمان و هەریەم و ئەم وەزارەتەمان بۆ چیە مەسەن ئەگەر داهاتە بوو لە مەنتیقەی خۆت جادە دروستکە باشە هەر لە داهاتی بانکی سلێمانی بیتە بەڕێوبەرایەتی ئاوادانکردنەوە جادە دروستکە ئیتر من وەزارەتی ئاوادانکردنەوە و ئەنجومەنی وەزیران و ئەم وەزارتانم بۆ چییە؟ ئەمە بۆ وەزارەتی شارەوانیش ڕاستە ئەمە بۆ سەحەش ڕاستە ئەمە بۆ هەموو وەزارەتەکان دروستە باشە بەس لەو داهاتێک کە لە سنووری هەولێر هەیە بەقەدە و داهاتە خزمەت گوزاری هەیە یاخود ئێستا کۆمەڵێک پرۆژە دەبینێت یاخود ناوبوونیەی تەحتی شارەکان لە هەولێریش کێشەی زۆر گەورە هەیەکە لە هەولێریش کێشەی زۆر گەورەیە بۆ نمونە یعنی تۆ بڕۆ بینی شەقلاوە بۆ تا حاجیۆبەران جادەیەکی یەکسایدی خراپە یعنی خۆ نییە کێشە نەبێ لێرە بەشێ لە گەڕەکانی هەولێر کێشەی قیرتاویان هەیە کێشەی ئاویان هەیە هەموو هەولێر کێشەی ئاوەڕۆی هەیە بەڵام لێرە وردە پرۆژە دەکرێت تەقەتەقی هەیە جوڵە هەیە سلێمانی خنکاوە ینی بە یەکجاری خنکاوە بەسەنسا ینی ڕێگای هەولێر بۆ دۆک زۆر باش کراوە بۆ زاخۆ زۆر باش کراوە بەڵام سلێمانی دوو ڕێگای زۆر سەرەکی کە ڕانیە دووکانە سلێمانی گەرمیانە جادێکی زۆر خراپەیانی بەڵێ ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە قسە سەرەوە دەکەین کە کێ سلێمانی خنکاندەوە لەسەر کەمی دەرمان و کەمی بانزینش قسە دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوەلاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە
کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی، هەمیشە نوێگەری، دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە، هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ دینیە هەرگی نییە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاگالی پێش ناوبڕەکە باس لە خنکاندنی سلێمانی کرد. خنکاندنەکە لە لێرەیە یاخود لە دوولایەنەیە وە چۆن چارەسەر دەکەوەی کە باسی دەرمان، باسی بڵێن بەنزینی ئیسعاف، وەستانی پرۆژەکان چارەسەرێک هەیە؟ بەڵێ خنکاندنەکە دوو جەمسەرە کە ئێمە باسی حکوومەتەکەین. پێویستە حکوومەتی هەمووی بێ، پێویستە حکوومەت یاریێمی کوردستان بێ، حکوومەت لە سەرتاسەری کوردستان بەرپرس بێ لە کۆبوونەوەی داهات و دواتر دابشکردنی بێ. ئەگەر ئەم برادانە لەن خەتای سەرۆکی حکوومەت و پارتیە بێزەحمەت ئێوە لە حکوومەتە چیەکەن؟ یعنی زۆر قورسە تۆ لەسەر حسابی خەڵکی سلێمانی ببی بە وەزیر، بەڵام بە بەرچاوتەوە ئەو وەزارەتەی تۆ ڕەبتی تەنیا بە پرۆژەی سنووری هەولێر و دۆک بێ و لە سلێمانی هیچ پرۆژێک نەکرێت. کەواتە وەزیری چیت؟ ئەگەر ئەزانن ئەم سزای پارتی و حکوومەتەوە چیەکەن لە حکوومەتەکە بۆ هەڵوێستان نییە، بۆ هەڵوێستان نییە. ئەمە بە ئەتیفاق کراوە، ئەمە بە ئەتیفاق کراوە لە بینی پارتی وێکێتیە کە بەم شێوەیە 43 بە 57 هەر منتیقەیەک تاواکردنی موچەی خۆی بێت، هەر منتیقێک مەشارعی خۆی لەسەر داهاتی خۆی. ئەمە غەڵەتە. مەسەلەن زۆر جار پارتیەکان ئەڵێن ئەی ئێوە ناڵێن لامەرکەزی. کاکی من لامەرکەزی و دوو ئیدارەی زۆر زۆری فەرقە. ئەگەر دوو ئیدارەی بێ هەرکێ بۆ خۆی بێ، کاتێ من ڕەبتمان چێ بە حکوومەت یاریەمەوە؟ بۆچی 15 ملیار لە داهاتی سلێمانی بێ بۆ وەزارەت و حکوومەت و دامەزراوە هەریەمیەکان کە لە هەولێرن؟ نەخێر، ئەبێ حکوومەت یاریێمی کوردستان بەرپرس بێ، مەسئول بێ، بەدەسەڵات بێ لە کۆکردنەوەی داهات لە سەرتاسەری کوردستان، لە زاخۆ بۆ باشماخ و فیشخابوون، هەمووی بێتەوە خەزیانی وەزارەتی دارایی حکوومەت. دواتر بە عەدالەت دابەش کرێ بەسەر شارەکانە، سەلاحیەتی سەرف شۆڕ کڕێتەوە. ئەوە لامەرکەزیە. بۆ نمونە تۆ 20 ملیار دیناری تەرخان کردو بۆ پرۆژەکانی سلێمانی، بۆ خەرجی ملیۆنیە دیناریش نەیتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ئەمە لامەرکەزیەتە. لامەرکەزیەتەوەی هاوڵاتیە بۆ مامەڵەیەک نەیە بۆ هەولێر و لە زاخۆشەوە نەیە، و لامەرکەزیەتە بێ بۆ هەموو محافەزاتەکان بێک، نەک دوو ئیدارەی حزبی. باڵە لامەرکەزیێت بۆ محافەزەی دۆک، بۆ محاوت سلێمانی، بۆ هەڵەبجە، بۆ هەمووی. باشایی ئێستا و کێشێک کەمی دەرمان بێ بەنزینەکار پەیوەندی بەوەیە کە دەبێت یەک سەر لە هەبێ بۆ داهات و دابش بکرێتەوە. هەروێ بێ داتی ناوخۆمی. بەڵێ سلێمانی خۆی لە داتی ناوخۆم. بەڵێ گەندەڵی هەیە لە داهاتەکەی سلێمانی یاخود بەش ناکە داهاتی ناوخۆ بەشی خەرجی فەرمانگەکان بێت دەرمان بێت. حەکیم بەڵێ گەندەڵی لە سلێمانی هەیە چۆن لە هەولێر هەیە، چۆن لە دووەکەی ناتوانانی بڵێ نییە. بەڵام
لە ڕاستیە داهاتی سلێمانی خۆی لە ئەسڵا کەمترە لە هەولێر و دۆک من گومرگەکانم بۆیە نایتەوە بە نمونە هەولێر و دۆک گومرگیان لەگەڵ تورکیایە یعنی گومرگی تورکیا ئەوروپا نەک بۆ کوردستان بۆ هەموو حەسریان بۆ هەموو عێراق لە برایم خەلیلەوە نییە گومرگی لەگەڵ ئێرانی شایەوە حاجی ئۆمەرانە گومرگی لەگەڵ سووریا شایە ئیسلێمانی بەس لەگەڵ ئێرانە هەیەتی عێراقش لەگەڵ ئێران هەیەتی پاشان 30,000 کۆمپانیەکەم بۆ باس کردی کە حوتی لە سلێمانیە 4 وەساوە سێمێنێتەوە بەم شێوەیە تۆ ناتوانانی بەراوردکە یعنی بڵێ ئەبێت داات بەڵام بەڵێ لە هەموو شوێنەکان پاشان ڕکود و بێبازاڕی و بێوەسعی ڕووی بدا ئیتر خەڵک توانای ئەوەی نییە پارێ ئاو کارەبا و ڕسومات و باچەکان بدات باشە بەزوتت حکوومەت ئەم ساڵ دەرمانی هەر نەکرێوە بۆ سلێمانی کۆی گشتیان بۆ سلێمانی پارە خەرج نەکراوە بۆ پارە خەرج نەکراوە بۆ دەرمان لە سلێمانی ئەوەی هەیە هەرچیەکیش کڕابێ بە قەرزکرا و پارەی کەس نەدراوە ئەوەی هەیە لە 145 لە عێراقەوە دێ باشە بنزینەکە شەمانشتەوەی کەمڕۆ ئیسعاف بڵێن بنزینی نەبێ ئەوە مانای چییە؟ بەڵێ بێ لە داهاتی ناوخۆ بەڵێ بێ لە داهاتی ناوخۆ داهاتی ناوخۆ باشە هەرچەنەوە منم شەو دووسێ بە دوواداچوونمان کردووە لەگەڵ مدیری سەحا قسەم کردێ سە پێش بەرنامەکە هەم لەگەڵ 1-2 سەرمایەدارە قسە کراوە هەم داوایان کردووە بە سعری مەدعوم بەرهەمە نەوتیەکان بیانداتێ بە 800 بەڵێ ئەنی کێشەکە چارەسەر دەبێت ئەم حاڵەتە یاخود تەر کاتیە بڵێن وڵای قەرارە چارە برێ ئیشەڵا چارەسەر ئینشاءڵە زۆر باشە سەبارەت بە کامێرە چاودێریەوەی کە بەڕێشت لە سەری دادگایی کرابووی وبزانام ئەنجومەنی پارێزگا شەرکۆ دەبێتەوە پێ دوایە بتوانرێ هەڵبووە شێنجێتەوە کە ئێستا لە قۆناغی یەکەم لە سنووری بڵێن کامێرەی تیژراوی لە سنووری سلێمانی قۆناغی یەکەم لێرە دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەنجومەنی پارێزگاش بۆ مەوەسەکۆ دەبێتەوە دوو ڕێگە هەیە بۆ هەڵوەشانەوەی یانەوە تا ئەنجومەنی وەزیران قەراردا چکە خۆی ڕەزامەندی عەقدەکەی داوە ئەنجومەنی پارێزگا بە قانونیش ناتوانێت قەراری سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ڕاکرێت یان محکەمە من داومە بە محکەمە ساڵێک و 3-4 مانگە بەڵام ئیشی لەسەر ناکرێ و لووتکەی دەسەڵات کردوێتی کاک حەکیم لە هەردوو لاش تەوزیع کراوە بۆ 2 کۆمپانیا ئەگەر فشارێکی گەورەتر نەکرێت تەنیا پشت بەسی بەوەی قەرارێکی ئەنجومەنی پارێزگاکرێ و لابرێ لا نابرێت ینی بە بڕیاری مەسروور بارزانانی قوبات تاڵەبان ئێمە کراوە بەڵێ بەڵێ فشارەکە چییە کە هەولێریش 20 ڕۆژی تر دەسەکا بە تاوان مەسەن بۆ نمونە ئێمە ژمارێکی زۆر پارێزەربان هەیە فشار بکەین لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیوە فشارکەین کورەیەک ڕۆژەرچی شۆفێرە بیگوژێنێتەوە ئۆتۆمبیلەکە ینی ڕێگاش فشار زۆرە گەر حسابی بکەین باشە ئەی لەسەر دادگایی کردنەکەت ئەوان داوایکی دەکەن کە لەسەر ئەو کۆمپانیایە داوای 8 میلیارد دینار لە منەکەن پیان وایە من تەشیرم پێ کردووە داوای 8 میلیارد باش لەسەر موچە حاڵەتی کە باست کرد لە سلێمانی خراپە خراپ باش نییە بەڵێ موچە لە سلێمانی کەمێک دواکەوتنە بۆ مانگە گرفت دروست نایە بەس پێ دوایە بۆ مانگەکانی داهات و گرفتی موچە زیاتر دەبێت ئەم مانگانە وردە وردەیانەوێ حەلیکەن بەس چۆن حەلیەکەن کاک حەکیم پینەیەکەن پینە باش بۆم باس نەکردی 25 میلیارد زمانی پێشوو ئەبێ بە 50 ئەوەنە ئەبێ بۆ نەمنە لە نەتیجا پاش چەند مانگێکی تر یەک موچەی کاملی سلێمانی ئەکەوێتە دوای هەولێر و دۆکەوە ئەی پێشتر کۆبوونەوەیەک نەکرا لە نێوان سەرۆکی حکوومەت و پارێزگارەکان و وەزیری دارایی ئەوانە وتیان پارەیان نردووە بۆ سلێمانی بۆی کە بەڵێ بنەرە و کاتەوتمە و کۆبوونەوە ڕاست نییە دوو ئیدارەیەکە وەکو خۆیەتی ئەو مانگە بۆچی هیچ دەرنەکەو پارەی نەوتەکات بوو 200 ملیارەکەی بەخاشات کە 200 ملیارەکەی بەخات داهاتی ناوخۆ پێویست نەبوو بە موچە داهاتی ناوخۆ پێویست نەبوو بە موچەی تر گرفتەکە دەرنەکەو باشە کە داهاتی ناوخۆ کە داهاتەکە لە پارەکە لە بەخاوە ناوە ئیتر وردە وردە کێشەکە سەریاڵدا باشە بەزەوەی کێکێتی باسی دەکات بازەوەکە سەرۆکی کێتی لە کۆبوونەوەی دەی مانگی سەرۆکاتێرم حیزبەکان باسی لە کشانەوە کردووە ڕاست نییە و پرسیان یاخۆ کاتێکی فشار بەکاری دێنن ئەگەر ئەمە بەکاربێنرێت دۆخی سلێمانی چاک دەکات
وەڵا پێش کشانەوە لە حکوومەت من یەک شتەڵێم بەڵێ خۆزگە وەزیرەکان و جێگری و هەموو ئەوانەی لەسەر حسابی سلێمانی بوون بە وەزیر باشە جێگری سەرۆکی حکوومەت لە 3 ساڵەی کابینەکە ئەم ڕاستیان بوو تا نەک بە شان و باڵی حکوومەت ئاڵیان تا واتە پێش ئەوە جارێ بەلایکەمەوە ڕاستیەکان بڵێ کە چۆن ئابلوقەی سلێمانی دراوە بۆ دەسەڵاتیان نییە جێگیری سەرۆکی حکوومەت و وەزیرەکان لەم کابینەیە دەسەڵاتیان نییە کاکە لە ساڵی کاکە کەس دەسڵاتی نییە کەس خۆینە دوو ئیدارەی حزبیە کار منتیقەیە داهاتی خۆی بۆ خۆی بوو وەزیر چییە ئەین چییە ئەڵێ تۆ داهاتێ بوو پرۆژە بکە نەو بوو مەیکە داهاتێ بوو دەرمان بکڕە نەو بوو مەیکڕە دائیتر یعنی وەزیری بۆ چی ئەمە پێ دوای وەزارەت وانە زیاتن وەزارەت و حکوومەتیش گەروابێ بەڵێ 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 دوو ئیدارەی حزبیە و تەواو ئەعلان کرێ بە عەلەنی و بڵێ ڕاستگووانە هەموو شتێ بە ڕاستگۆیی باشە باشە لەسەر باج و ڕسومات ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت لە وەزارەتی کارە بە باسی لەوە کردو کەوان بە شێک بازیان لەسەر خەڵک زیاد نەکردووە ئەیە و هاوار و ناڵی چییە کە بڵێن کاسبکار هەیەی خاوەن کارگەکان هەیەی ئەمان ئەڵێن ئێمە باجمان زیاد نەکردووە پێشتر کۆمەڵک شت هەبووە وەرنەگیراوە ئێستا ئێمە وەریەگرین ئاواڵ بەس لە چۆنە لە بنەڕەتا ئەو پرسە لە بنەڕەتە باج لە دەخل وەرەگریدێت دەخل لە قازانج وەرەگیرێت یعنی تۆ کۆمپانیای وایە هیچ ئیشی نییە هیچ ئیشی وەرنەگرتووە باجی چی لێ وەرەگریت یعنی وانە تۆ دوکانێک نازانی لە زەرەرە قازانجە کرەی تابلۆمان بەرێ ساڵ نوێکردنەوەی ساڵانەمان بەرێ ڕسوماتی ترمان بەرێ خۆڵ و خاشاکمان بەرێ باجمە بابە لە هەموو دنیا سەیری ڕەب حەکرێ و جاپارە وەرەگیرێت ئەوە ئێرە بە گۆترێک لە گۆترە ێ باشە لەو لاشەوە بەڵێ پرۆژەیەکی سەکەنی هەبووە 200 میلیۆن دۆلار قازانجی کردووە باج نادا ینی بە گۆترێ ئێستا هەندێک کاسبکار پێنیشان بێمە کرد پاڵاوگەی نەوت باج نادا پاڵاوگەین سێکە پاڵاوگەی نەوت باج نادا بەس لە حینچی باجەدا ینی گۆترێ ئێستا بۆ وەزیانشی زۆر دەوێت بۆ داهات وەگەر ئەم فشارکردن لە باج و بۆ سەراوڵاتی بۆ سەر کارگەکان ئەزان چۆنە ئوستاز ئەمانە تێناگەن زیادکردنی فشار یەکسان نییە بە زیادکردنی داهات بۆ نمونە باش ئێستا بڵێ هەر ماڵێکی سلێمانی 7,000 مانگانە پارەی ئاو بدا زۆر زیاتری دەسەکەوێت لەوەی بڵێ ئەبێ 50,000 بدا بۆ لەبەرەوەی کەوت 50,000 بدە هیچ ناتا بەڵام 7,000 لێ وەرگرە داهاتێکی باشت بۆ کۆ بێتەوە یعنی مەرج نییە کە تۆ زەختت زیاد کرد داهاتت زیاد بێ بەڵام ئەمانە نانەوێ و ڕاستیان تێبگەن نازانن باشە بەس وەکو نەوتیش ئێستا باردۆخی نەوت چۆنە داهاتەکە چۆن دێتەوە وەزارەتی دارایی باش زیاد کراوە یاخوتەر وەکو پێش و داهاتی نەوت لە بواری 500 میلیۆن نزیکەی لە 143 بۆ 44 صافی داهاتی نەوتە گەڕێتەوە ئێستا نزیکەی 500 میلیۆن دۆلارە پێم وایە دێتەوە ئارتی بانک و ئەکرێتە دینار و تەوزیعی موچەکرێت ینی پێشتر و بەڵێنی زۆردا بۆ شەفافیت بۆ دروستکردنی سندوقی داهاتی نەوت دروست نابێت سندوقەکەش کە پێشتر بەڵێندرا بوو ئەو یاسایکە لە پەرلەمان بۆ خوا من بە زۆر کە سەڵێم ئەگەر سندوقەکە وەک وەمەی ئێستا بێ بۆ نمونە بە تەواوەتی تەرجومە نەکرێت و شەفافێتێکی گەورە و مراجعاتی کرێی بۆری و خەدەمە ئەگەر ئەم 500 میلیۆن دۆلارە هەر ئەمە بێانی هەر 500 میلیۆن دۆلارەکەیە لە ئارتی بانکەوە تەوزیعی بانقی ناوەندی هەولێر و سلێمانی بکرێ دوو ئیدارە یەکە بینە بخرێتە بەری لە ئارتی بانکۆ بچێتە سندوقی نەوت سعاتێ لەوێ بێ ئەو تا تەوزیع کرێتەوە چی لە مۆزوع گۆڕێ ئەبێ پرۆسەی نەوت شەفاف بکرێ سەر لە نوێ ینی سوودێکی نابێت ئەگەر سندوق ئەو یاسای جێبەجێ بکرێت ئەو یاسایی کە لە پەرلەمان ئەگەر پیاچوونەوەیەکی ئەگەر پیاچوونەوەیەکی گشتی بە خەدەماتی نەوت شەریکاتی خەدەماتی نەوت و کولفەکان بە کرێی بۆری
بە نرخی فرۆشتن بە میکانیزمی بەم هەموو ئەم شتانە نەکرێت بە تەنیا بڵێ سنووقێکم هەیە ئەم پارەی کە ئێستا تەوزیعی موچەکرێ ئەیخەی نەو سنووقە ئەو جا تەوزیعی موچە بکرێت چی لە مۆزوع گۆڕێت باش لەسەر بنزین پێشتر ئێوە کولیژنی سامانە سروشتەکان و سەرۆکی لیژنەکە ئیشتانە سەرکردە بوو کوالەتەکەی باشکراوە بنزینە یاخود ئەو 800 دیناریەکە وڵی کاک حەکیمگیان هەموو کەس ئێستا زانێ هەموو خەڵک گلەی هەیە لەو 800 جا یەک دوو ڕۆژ باشە و دواتر خراپە و باشە بێتەوە گلەی هەیە ئێمە پەیوەندی بە بەرهەمە نەوتەکانەوەکەین فەحسێکە بۆ نێرێ خۆ من ناتوانم هەرچی بەنزیخانی کوردستان یەکێک بگات جیازیشم نییە ئەبێ فەحس لەوانەوە وەرەگی فەحسێک وەکتان بۆ نمونە 91 ئەوە خەڵکیش لەو لاوەکو خۆی گلەیەکە ئەمە چۆنە سەلمێنێ نازانم ئەی گازوایلەکە کە بەڕێزت باسی سەرەتان کردبوو ئەوەی باشەکە ئێستاشە دەبرێتە دەرەوە ئەوە زۆر خەتەرە ئەوە زۆر خەتەر بەڵێ گازوایلی پاڵاو گە فەرمیە گەور و چاکەکانەوە ئەبرێتە دەرەوە جایەکێ لە هۆکار ئەمە طبعا هەمووی مرتبطە یەکێک لە هۆکارەکانی گرانبوونی نەوتی سپی ئێستا ئەوەیە نەوتی سپی لەگەڵ ڕۆنی ئۆتۆمبیل پاشماوەی ڕەش کۆمەڵێ مەوادی تر تێکەڵەکرێەوە کرێتەوە گازوایلێکی خراپ ئەکرێتە مۆلیدەوە بۆیە نەوتی سپی گران بووە گازوایلێکی ژێراوی بەکارهێنرێ گازوای لە باشەکە شەبرێتە دەرەوە ئەی بۆ نەوتی سپی کە ئێستا نرخی 270,000 هیچ هەوڵەکەی حکوومەت پاریش تقریبا لە سەڵات ئەوەیە هۆکارەکەی دابشکرا دەبێت هیچ پرۆسەیەک دەست پێ دەکاتەوە کولیژنەکە ئاگادارن نەوتی سپی دەست پێ بکاتەوە مەدعوم تا ئێستا دیار نییە ئێمە داوای ئامادەکاریمان کردووە بۆ دووشت کە ئەگەر پلان نەبرێ لە زستانە ئەزمە دروستەکە یەکەمیان نەوتی سپیە دووەمیان غازی ماڵانە باش دوا پرسیارم لەسەر دۆسی بادینانە کە ماوەیەکی زۆرە نزیکەی مانگێک کە مانیان گرتووە پێ دوای دەبێت چیان بۆ بکرێ و ئاستا ئەوەی کە بەڕێزت بەداچوون کرد مەترسیدایە پارێزەرەکان بڵێ بە دڵنیاییەوە چۆن مرۆڤ نان نەخوات ژیانی لە مەترسیایە و هەمویان لاواز بوون لەگەڵ پارێزەرەکانە لە خەتین تا ئێستا هیچ قەرارێک نییە بۆ ئەوەی ئیفراد شەرتێکە بکرێت هیوادارین لە بەیانی و دووبیانیان نەتیجەیەکی باشیە بێت هیچ هەوڵەکەی ئەو نەتیجە باشەی باسی دەکەی وڵی خۆ هەوڵەکە چییە ئەندامی داواکاری گشتیە دەستەی مافی مرۆڤە پارێزەرەکانن لە خەتن بۆ ئەوەی دادگا بڕیارێکی ئەخیردا لەوەی کە ئەمانیش ئیفراد شەرتیان گرێتەوە باشە با ئەو دو پرسیارم بێ ببوورە لەسەر پەرلەمانی کوردستان دانیشتەکان دەست پێ دەکاتەوە مانگینۆ چه کورەوە دەست پێ کردەوە وا دەست پێ نەکردەوە سوودی نییە کورنەوە چاوەڕێ ئەم پەرلەمانە بی وەزع باش بێ لافاوە بە بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس کەعالی سپاس بۆ ئەمەدە بوونت سپاسی بەڕێستان دەکەین سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ